حەمدیە دانیشتووی شاری هەولێرە لە دیار موزەخەی ماڵەکەی دانیشتووە و چاوەڕێ دەکات ئاو لە بۆڕیەوە بێت و چی دیکە ئاوی تەنکەر نەکڕێت. ئەو دەڵێت بەو گەرمایە بێ ئاوین و تەنها 2 تەنچی ئاوم بە 25,000 دینار کڕیوە. باش نییە ناوڵە ئەو هایە نایە دێ و ئەوەن دەدێ ناچێتە سەبانی دەبڕێ لە تەشت و مەشت و پەقرەدان دەکەم نایە لە بای 25,000 کردە لەو تەنچانە کرد بەخوامە 2 نەفەرەوەکەینە ئەرێ بەخوار بێ ئەو بۆ گەرمای بێ ئاوە خەستە لە خەستارم کودە کۆری پێ بکەین ناوەرنی سەبانە دۆکەش تێرە بە خۆمانداکەن جژنی ڕەمەزانێ ئەوە لێهاتێ ئارێوەڵە ئێستا ئاوەکە زۆر زەعیف بوون هەنی ڕۆژەکەر نایەوە هیچ و ڕۆژە شەتە سبێنێت نیوڕانە بە پاشەوە دێتەوە تا ئێوارە بە 2 ڕۆژان دارێکماناوەیە وڵا دەی بکڕی ئارێوەڵە چارە نیە بەو گەرمای بێ ئاوی ناحەوێەوە یەک دەرێ ئاوی فرات تێک یەک دەرێ بیری شوێناکە یەک دەرێ کارەبانیەوە هێشتا سەرەتای وەرزی هاوینە و گرفتی کەم ئاوی لە چەند گەڕەکێکی هەولێر سەری هەڵدایەوە. هاوڵاتیان نیگەرانن لەوەی تەنانەت بەشی خواردنەوەش ئاویان نییە. ئەومان نییە ناوە دەیگرنەوە ئەو ئاو هانە بوو 3 سارەوە لۆ چارەی دەسی ئەو ئاوە هاوین کم و هاتە دێتن و نایەتن و دەیگرنەوە دەرە لەکە لەنگە گیرایەوە ئەوزە نازانم وێ ئەوە نییە دەکڕین وەڵە 2 تانکەر بە 20,000 دەکڕین 20 و 30 و تانچی دەزانیتە ناعیلازی بەو هاوینەی ئەوێ بەبێ ئاو ناوڵە ئاو نییە ئەو ژیان وانە لەو سار بە بارانتر نەبوو ئەو کەنجی ئاوە لە ناو 2 ڕۆژ 3 ڕۆژان ڕۆژ قیتەک دێ و دەگاتێرە و دەبرێتن ئەدی وەنەیە یعنی خەرکە لە خۆی ئاوەکەی دابنێت بە تەواوی دەبڕێتن ئەگە ئاو نەبی ئەم گۆچ دەکەن سوکە لەی بکڕین س بکەین سارایە ئەمە لێ دەستە ئیشەی دێتەوە قوڕ بەسەر خواخوات بگاتەوە مارێکە ئەو زە لە مارن ئاو لێوی چ دەکات دەکڕین تانچێک بە 15,000 ئەگە دوژبی ئەوە بە 25 2 تانچی تانچێک ئەو ئاوەی دەژێوەی بۆڕی خاوێن نییە ناوەڵە ناوڵای تانچەکان ڕێزم هێلوێن هەندێکیان باشە بەزی هەندێکیان پیسە چینە چرکاوی زار هەیە تێدەکات و هەدی قەوشتی یان پیچتی پیسی تێدا تانچەکە ئاوەکانیان خاوێن نیوە. بەدانانی پێوەری ئەو بۆ ماڵان حکومەتی هەرێم وای ڕاگەیاند کە کێشەی بێ ئاوی چارەسەر دەبێ بەڵام لە هەولێر کێشەکە ساڵ بۆ ساڵ قوڵتر دەبێتەوە و کاربەدەستانیش هیچ چارەسەر و پلانێکی ڕێشەییان بۆ کێشەکە نییە. لە سەرەتای وەرزی هاوین داین و لەم گەرمایەدا جارێکی دیکە بێ ئاوی بەرۆچی هەولێریەکان دەگرێتەوە. تەنانەت لەم بێموچەی و بێپارەیەدا هاوڵاتیان لە هەولێری پایتەخت ناچارن تەنچیەک ئاو بەدە بۆ 15,000 دینار بکڕن. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.